پارتی و تورکمان و بەشێکی عەرەبی سوننا هەڵمەتێک دژی ئیدارەی پارێزگارە کوردەکەی کەرکووک دەست پێ دەکەن. بەرپرسێکی حکوومەتی هەرێم هۆکاری سەرەکی نەناردنی موچەی مانگی حەوتی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکات. تورکیا لە لەشکرکێشیەکانی لە ناوخاکی هەرێم بەردەوامە 5 بنکەی سەربازی نوێ لە هەرێم دروست دەکات. دوای ئەوەی کە دوێنێ ڕەبوار تەها لە پشکی کوردکرایە پارێزگاری کەرکووک لەسەر ئاستی پارێزگاکە بەرەی تورکمانی و بەشێک لە عەرەب بە سەرۆکایەتی ڕاکانجبووری و پارتیش هەڵمەتێکیان بۆ شکست پێهێنان و سەرنەگرتنی ئیدارە نوێیەکە دەست پێ کردووە. لەم بارەیەوە عەرەبەکان بەنیازن خۆپیشاندان دژی دەست بەکاربوونی پارێزگاری نوێی کەرکووک ئەنجام بدەن. ئەوەی بووە تا جێگەی ڕەخنەی خەڵکی کوردستان هەڵوێستی پارتیە کە دەبوو لەم قۆناغا دوای 7 ساڵ پارێزگاری کەرکووک دەکەوێتەوە دەست کورد پشتیوانی ئەو هەوڵە بکات، بەڵام مەبەستەکانی ئەم لایەنە بۆتە جێگەی نیگەرانی خەڵکی کوردستان. با گوێرەی ڕێکەوتنی نوێی دابەشکردنی پۆستەکان پۆستی پارێزگاری کەرکووک بۆ 2 ساڵی یەکەم لای کورد دەبێت و بۆ 2 ساڵی دووەم لای پێکهاتەی عەرەب دەبێت. بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بەدەنگی ئەمریکای ڕاگەیاند هۆکاری دواکەوتنی موچەی مانگی حەوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و نەناردنی لەلایەن حکوومەتی عێراقەوە لیستی موچەی هێزە ئەمنی و سەربازیەکانە. بەرپرسە باڵەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە داوای کردناوی ئاشکرا نەکرێت بەدەنگی ئەمریکای وتووە لیستی موچەی هێزە ئەمنی و سەربازیەکان مانگانە درەنگ ئامادە دەکرێت. ئەمە جگەلەوەی گۆڕانکاری لە لیستەکاندا دەکرێت و ژمارەی هێزەکان زیاد و کەم دەکرێت. ئەوە لە کاتێکدا 10 ڕۆژ بەسەر مانگی حەوتی ساڵی 2024دا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا حکوومەتی عێراق موچەی مانگی حەوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەناردووە و هێشتا دیار نییە کەی پارەی موچە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت. جێی باسا عێراق چەند مانگێک لەمەوبەر داوای ناوی تەواو و زانیاریەکانی تایبەت بە هێزە ئەمنیەکانی هەرێم کرد، بەڵام حکوومەتی هەرێم ئەو کات بە بیان و یاسایشی نەتەوەیی ئامادە نەبوو ناوەکان ڕادەستی حکوومەتی عێراق بکات و ڕایگەیاند تەنها کۆدی ناسنامەی بایۆمەتری دەنێرین. ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی بڵاوی کردەوە ئەنقەرە 5 بنکەی سەربازی نوێ لە نێو خاکی هەرێمی کوردستان دروست دەکات و دەیەوێت هێزی خۆی زیاتر جێگیر بکات. ڕۆژنامەکە دەڵێت ئەو ناوچانە 5 بنکە سەربازیەکەی تیادا دروست دەکرێت لەلایەن سوپای تورکیاوە لە مین و بۆمبی چێندرا و پاکراونەتەوە بەبێ ئەوەی ناوی ئەو ناوچانە بهێنێت کە بنکەکانی تێدا دروست دەکرێن. تورکیا لە ئەنجامی ئۆپراسیۆنەکانیدا زیاتر لە 40 کیلۆمەتر هاتۆتە نێو خاکی هەرێمی کوردستانەوە. ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاندووە لە کانونی یەکەمی 2017ەوە تاوەکو نیسانی 2022 تورکیا توانیویەتی بەڕێژەی 86.2% سنووری نێوان عێراق تورکیا داگیر بکات و بە قوڵایی 5 بۆ 40 کیلۆمەتر 64 بنکە و بارەگای سەربازی لە ناو خاکی هەرێمی کوردستاندا جێگیر بکات. ستاندەر نووسمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.